نحيلي أسبي نقمي كوتر نپرسيل كرو أكايتر نظر دا بري إيواري جيان برشي أهاوي بو سروي قرميان أمني ورويا سيروان بينادا خورتاو شاني داوا بلادا شماليش بوني بيغاني ليدي رانمر پرتو لي شواوري الله قدري دوادوائي مانا أمرو همشين وهمشاي مانا قرم سيركم خير واتنياي کوادانگی قطر خاو کروایای بنای خوای بخشنده مهربان کال رناسم رایالتان پیشکش دکم رایال امرو بس لا راگرتنی در مالی کسوکاری انفال کراوان دکات به میوانداری هر یک کلبارزان کاک شرزات ستار رزگاربوی انفال لحلبجه هروها خاتو حیات محمد قاضی رزگاربوی انفال لگرمیان هروها با پیوندی تلفنی کاک سوران عمر اندامی انجمنی نونارانی عراق لگلمان دبت لناو برنامه کده زۆر بەخێر هاتن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک شێرزاد با لە تۆ دەست پێ بکەم بۆچی ئەم موچانەتان بڕاوە یان ئەم دەرەماڵە بۆ بڕاوە بسم الله الرحمن الرحیم طبعا لە ڕاستیە موچەمان نەبڕاوە هەر موچیان پێ نەیاوین باش دەڵێن دەرەماڵەیەکتان هەبووەتان نەما هێزەی چۆنە خوشی بەڕێزم ئێمە لە یاسای 2011 پەرلەمانە لە ساڵی 2011 یاسای ژمارە 11 ئەو کاتە پەرلەمان بڕیارێکی دەرکرد بە پێدانی مینحەی هەر بۆ زیندانێکی سیاسی و ڕاگیراوێکی سیاسی و ڕزگاربوویەکی ئەنفال بە پێی کاتەکانی بەڵام ئێمە لە 2011ەوە هەویەکەشمان بۆ کراوە لە وەجبەی یەک تا وەجبەی هەشت ئەوە هەموو شتێکی خۆی وەرگرتووە کۆتایی هاتووە ئەوانەشی کە بڵێن لە چاکسازیە پژڕاست کرانەوە کە موچەیتریانە موچەکان هەر بەردەوامە بەڵام لە وەجبەی 9 تا وەجبەی 15 هەتا ئێستا بەس هەویان پێدرا و نە دەرماڵە نە مینحە هیچ شتێکیان بۆ سەر بناکرێ تەنانەت لە چاکسازی کابینەی نۆشە مەجموعەی خزمەتگوزاری هەبوو هەموو خزمەتگوزاریەکانیان ڕاگرت یعنی ئەوەش هاوکاریەک بوو بۆ زیندانی سیاسی و ڕزگاربووی ئەنفال و هەموو ئەو چینانە بەڵام بەداخەوە لە دوای چاکسازی لە چاکسازی و ئەوە دەرماڵەشیان هەموو ڕاگرت وەکو نەخۆشی و پزیشکی و وەکو بڵێن هەر زیندانیەک بۆی هەبوو مناڵێکی یاخۆ یا کەسێکی بخوێنێت حکومەت هێرم دەرماڵەکەی بۆ سەر بکات لە ئەهلیەکانە لە خەسخانەکانیشە لە خەسخانە ئەهلیەکانە نیوەی بۆ سەرفەکرد لە خەسانە حکومیەکانە هەموو شتێکی بەلاش بوو باشە کاک شێرزاد کێ جورئەتی ئەوە کە دەرماڵەکانی ئێوە ڕابگرێ و ئەم خزمەتگوزاریانە ڕابگرێ ئایا حکومەتی فیدراڵ یا حکومەتی هەرێمی کوردستان خۆی لە ڕاستیە حکومەتی هەرێمی کوردستان تا وەجبەی هەشتی کرد دوای وەجبەی هەشت قەیرانی دارایی هاو لە قەیرانی داراییەوە ڕاگیرە کەیتر ڕاگیرە لەو کاتەوە لە 2011 ئێمە هەوڵین لە هەوڵین لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزارەتی شەیدان و سەرۆکاتی وەزارەتی داراییشە چەند جار ڕۆشتوین بۆیە بە نوێنەرایەتی بە کۆمەڵ بە تەنانەت بە خۆپشاندان تا ئیساتێ هەر ئەڵێن ئێمە ناتوانین دەرماڵە بۆ ئەم لە وەجبەینەوە کە 20500 کەسە پارەکەشی 8 ملیار و 500 ملیۆن هەڵێ پارەمان نییە ئیتر لە خۆشبەختانە لە حکوومەتی عراقی و ئیسا هەوڵێک هەیە بۆ بەنسبەت ئەوەی کە ئاوا هاوتا بکرێت و یا موچەکە هەر بچێتە سەر عراق ئەویان نوێنەرانی کوردەزان لە بەغا بەڵام ببوورە بەڵام حکوومەتی هەرێم لەگەڵ بەتایبەتی کەیسی ئەنفالە معاملەیەکی باشی نەکرد یەکەم بیکا بە کارتێکی فشار لەسەر حکوومەتی عراقی دووەم بیکا بە ئەوەی هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەوی و ڕۆژانە ئیسش ڕفاتی ئەنفال لە دەشتەکانی سەما و نوگرەسەمانە دۆزرێتەوە بە تا ئیساتێ لوجنەیەک پێک نهێنراوە تەنانەت قەرار بوو هەوڵمانە نوگرەسەمان بکەین بە مۆزەخانەیەک ئەویش نەکرا هەوڵمانە ئەو ڕفاتانە بێتەوە 162 ئەنفال ڕفاتی ئەنفال لە هێن بوو لە تۆعەدلی بەغا بوو 4 دانە ساڵی ڕێک لێ بوو 4 ساڵ یعنی ئەگەر بەرتان بانایە خۆیان بە کفنەکان و هاتنەوە بۆ کوردستانەوەی پێچوو لە پێناوی چیدا دەست بۆ خزمەتگوزاریەکان و دەرەماڵە و حەق و مافی ئێوە برێ لە کاتێکا کاک شێرزاد دەیان و سەدان و هەزاران بندیوار هەیە دەیان و سەدان و هەزاران کەس لەژێر ناوی بە ئەنفال بوونە پارە و مینحە و موچەی زەبەلاح خۆ وەڵی لە ڕاستیە ئێمە خەڵکێکی فەقیرین ئەوانیش کەسێکیان ئەوێت بە دوایان بکەوێت ئەمە یەک دووەمی ئەویشە
نازانم حکوومەتی هەرێم 250,000 ئەبێت چی بێبییا بە ڕاگیراوێکی سیاسی زیندانێکی سیاسی بەڵام هەزاران بندیوار هەیە بە 2 ملیۆن و بە 1,500,000 ئەوە تا ئیسە گیریان خواردووە موچەکانیان بۆ نادرێت جاری وایە موچەی خانشینی نەزانم 70-80 چەندێک دواکەوتووە یعنی بەجددی لێرەش شتێکی تریژەیە هەردوو حزبی دەسەڵات زۆربەی ئەمانە لایەنگری حزبی دەسەڵاتیشن زۆربەی ئەمانەی کە ئێستا موچەکانیان کە نایانی هەر ناشیانێ زۆر بەشان لایەنگری خۆیانن بەڵامی تر نازانم سەبەکەیەوە ئەبێ پرسیار لە وەزارەتی شەیدان بکەین وەزارەتی شەیدانیش بەڵێ معنیە بە ئیشەکەی ئێمە بەڵام وەزارەتی شەیدانیش یعنی بەجددی نەچۆ بەدای ئیشەکەی ئێمە نە وەزارەتی شەیدان و نە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش یەکی ناخۆکارێکی ئاساییە یعنی بەڕاستی ئێمە کە ئەچینەوە لای ئەو وەزیرانە زۆر شەدە بەسین ئیسا کاتی و باسکردنی شتانی ئێمە هاتوین داوا لە داکۆچی ڕزگاربوانی ئەلفال و زیندانیانی سیاسی بکەین یعنی بەجددی حکوومەت نابێت کارێکی وا بکە بۆ 250,000 نەدەم 250,000 پێم وایە زۆر نییە لە کە هەڵوژە بێگاکووری هەڵوژە بە 250,000 دەستخۆش کاکشێزات کاک سۆران عومەر لە پەیوەندی تەلەفۆنیەکەمان ئامادەیە کاک سۆران سڵاو لەبێ سوپاس ئەمێوارە میوانی ڕایەڵێت کاک سۆران کەسێک ئازیزێکی لە دەست داوە ئێستاش دوای زیاتر لە 3 دەیە تەنانەت نازانێت ئێسک و پرووسکی و گڵکۆی لە کامە بیابانایە باشە ئەمان منحەیەک وە دەرماڵێکی کەمیان بۆ بڕاوەتەوە لە پێناوی چیا و لەژێر چپەدە و لەژێر چ ناونیشان و بەهانەیەکدا دەست بۆ ئەم خزمەتگوزاری و مافە سەرەتایانیانە بردێت بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەداخەوە ئەو مافۆ ئیمتیازەی کە زۆر کەمە و یاسای هەرێمی کوردستان دیاریکردەوەش بە وەجبەیەکی زۆر لە ڕزگاربووانی ئەنفال بە زیندانیانی سیاسی نەدراوە ئەمە سەبەڕایەوەی کە ئەو موچەی دەدرێت بە خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوان دیسان ئەوش بەراورد بە عێراق امتیاز و مافەکان زۆر کەمە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆر و چەندین ساڵە و هەیانە وەفاتی کردووە ناسنامەیەکی داوە بە کۆمەڵێک لە ڕزگاربووانی ئەنفال و زیندانیانی سیاسی بەڵام تا ئێستا دینارێکی پێ نەداون بە ئەو کاتەی کە دەبوو منحەکانیان پێ بدات نەیداوەوە ئێستا کە دۆخەکە گۆڕاوە موچە بەغدا بە قەراری مەحکەمەتی ئیتیحادی دابینیەکە تازە بە تازە ژمارەیەکی زۆر دەوانە بە نووسرا و ئاراستی عێراق کراوە تا عێراق ئەم مافە دابین کە عێراقیش بەهۆی ئەوەی هیچ تەرخانکراوێکی دارایی نییە بۆ ئەم بابەتە نەبوو زیندانیانی سیاسی نەبوو خانەوادەی شەهید و ئەنفال ئامادە نییە ئەوە بکات بەڵام ئێمە هەوڵێکی ترمان داوە ئەوەیە کە دۆسیەی زیندانیانی سیاسی کە لە ناویە ڕزگاربووانی ئەنفالیشەیە بگوازینەوە سەر عێراق یان گوازینەوە سەر موەسسەسەی سوودەنای سیاسی عێراق و بتوانین مافە ئیمتیازاتی کە سوکاری شەهیدانیش و ئەنفالکراوان خاوتا بکەین لەگەڵ عێراقا ئەم دوو پرسە هەوڵمان بۆی داوە و ئەوەی پەیوەستە بە مەسەلەی زیندانیانی سیاسی کە لە ناویانەوە گوتم ڕزگاربووانی ئەنفالیش هەیە دوایین وەڵامی موەسسەسەی سوودەنای سیاسی حوسێن سوڵتانی کە ناردێتەوە بۆ من ئاماژە بەواکە بابەتی گواستنەوەی دۆسیەی زیندانیانی سیاسی هەرێم بۆ سەر موەسسەسەی سوودەنای سیاسیینی عێراق تەنها پێویستی بە تەوافقی سیاسی نێوان هەردوو حکوومەتەوە من بەڕەسمی ئەمەم داوا لە حکوومەتی هەرێم کردووە کە ئەم دۆسییان لەبیر بێ و داوای ئەوە نەکەن کە منحەکانیان بدرێ وەکو چۆن نردویانە بۆ بەغدا باشە کاک سۆران لەم نێوەندەیە حکوومەتی فیدراڵ یا حکوومەتی هەرێمی کوردستان خەمساردە لەم بارەیەوە طبعا لە ڕابردووە
حکوومەتی هەرێم ئەم مافەی نەداوە و لە ڕابردووە ڕێگر بۆ لەوەی زیندانیانی سیاسی دۆسیەکانیان بچێتە سەر بەغدا. ئێستا ڕۆژنامەندە هەرێمی کوردستان ئێستا خۆی نووسراوی فەرمی کردووە و نووسراوەکانم ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران ئەمانە عامە مؤسسەی سوزەنای سیاسیین. ئەمە ئەخیر وەڵامی دامەزراوەی زیندانیانی سیاسی عێراقە کە ئەڵێ ئەم بابەتە تەنها تەوافقی سیاسی نێوان هەردوو حکوومەتی ماوە کە لە پێشترا وەڵامەکەیان بە جۆرە کرد. لە پێشترا دەیانوت ڕەزامەندی سەرۆکوەزیرانی عێراق و تەخسیسی مالی بە وەزارەتی دارایی ماوە، بەڵام ئەوەش تەسەورەکەم هەنگاوی باشی بڕیوە پێویستی بۆ حکوومەتی هەرێم ئەو داوایی کە کردوێتی ڕەزامەندە بۆ تەوافقە سیاسیشدا بۆ ئەوەی بەشێکی زۆر لە وەزاربووانی شاڵاوەکانی ئەنفال زیندانیانی سیاسی کە تەنها ناسنامەیەکیان پێ و هیچ امتیازێکیان وەرنەگرتووە گوازرێتەوە دۆسیەکان بۆ عێراق. وەگەر دۆسیەی ئەمان گوازرایەوە دۆسیەی ئەوانەشی کە بۆ 10 ساڵ منحیان پێدراوە دەبێت بە 25 ساڵ کە لەوێ وەگوتم امتیازەکان جیاوازە وەکو هەرێم کەم نییە 500,000 ڕزگاردووانی ئەنفال 250,000 کەم تریشە لە زیندانی سیاسی. باشە کاک سۆران، هەوڵەکانی ئێوە لە بەغدا ئەو هەوڵ و کارەکانی ئێوە لە بەغدا لە ئێستا گەشتۆتە چ قۆناغێک؟ مۆزوعی زیندانیانی سیاسی وەک باسم کرد گەیشتۆتە ئەوەی کە هەبێ دحکوومەت تەوافقی سیاسی لەسەر گواستنەوەی دۆسیەی زیندانیانی سیاسی بن بۆ سەر عێراق. بەڵام تایبەت بە خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوان لە ماوەی ڕابردووە ئێمە داوامان کرد لیژنەی شەهیدان و لیژنەی شەهیدانی عێراق هاتنە هەرێمی کوردستان کە سەیران کرد بە فعلی بینیان خەڵکی خانەوادەی شەهید و ئەنفالی ئێمە زۆر مەغزورن و ئەوەی کە لە یاسا بۆیان دیاریکراوە زۆر زۆر کەمە و ئەوەی لە عێراق بە یاسا دیاریکراوە زۆر زیاترە لەوەی لە هەرێم هەیە. بۆیە تعاتفێکی زۆریان کە هاوتا بکرێ مافەکانیان امتیازەکانیان، بەڵام ئەمەش دیسان ئێستا هەمواری یاسای مؤسسەی شوهەدای عێراقمان لەبەردەستە و لە چەند ڕۆژی ڕابردووە لەگەڵ ڕئیسی مؤسسەی شوهەدای عێراق دانیشتین بە ئامادەبوونی جێگری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوان و فراکسیۆنەکانی تر لە هەمواری یاسای مؤسسەی شەهیدانە تەنها ئەویان بۆ کردین کە ئەوانەی لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان لە شەڕی داعشا شەهید بوون شەهیدانیان دەخرێتە سەر عێراق کە ئەوە امتیازی زیاتر لە شەهیدانی هەرێمی کوردستان. ئێمە پێمانوتن شەهیدێکی تری زۆرمان هەیە کە لەم وڵاتە قوربانی داوە و خانەوادەکەی مافێتی وەکو هاوڵاتێکی تری عێراق سوودمەند بێ لەو امتیازە، بەڵام ئەوان جارێک تا ئێستا دان بەوان ناهێن پێیان وایە بێ دیسان ئەوەش بابەتێکە ڕێککەوتنی سیاسی لە نێوان هەردوو حکوومەتە لەسەر بکرێت. دەستخۆش کاک سۆران ئەمەر سوپاس بۆ زانێرەکان و سوپاس لەگەڵمان بوو لە ڕایەڵە. حایەت خان، ئێوە وەکو ڕزگاربووان و کەسوکاری ئەنفالکراوان ئەتانەوێت چی بکەن و هەوڵەکانتان لەم بارەیەوە چی بوون؟ کاڵی خان، هەوڵەکانی ئێمە ڕوونە، ئێمە داوای مافی خۆمانەکەین، بەڕاستی مافمان لێزەوت کراوە کە سوکاری ئێمە ئیسەژەوتە لە یابانەکانی نورە سەلمان و ئەرعێرا هەمووی لەژێر خۆڵایە. بنەماڵەمان هەیە 15 نەفەری ئەنفالە یەک کەسی موچەی بۆ کراوە لێرە، یعنی زۆر غەدرمان لێکراوە. لە مەنتیقەی بەرزان بۆ نمونە 8 کەسی ئەنفالە 8 موچەی هەیە، جیاوازێکی زۆر زۆر هەیە لە هەموو بارێکەوە ئێمە غەدرمان لێکرا. باشە ئەم جیاوازیە لە پای چی؟ ئەم جیاوازیە لە پای ئەوەیە ئەوان دڵسۆزن بە کەس و کاری خۆیان، ئێمە دڵسۆزمان نییە بەڕاستی. کەسێکی باڵا دڵسۆزمان نییە وەکو هەڵەبجە وەکو گەرمیانەکان وەکو سەنگاوەکان، بەڕاستی لە حکوومەتدا دڵسۆزێکمان نییە کە ئاوڕمان لێباتەوە. یعنی ئەگەر لە بەرزانەوە هەتا گاتە دووس خورمات و کاتیان ئێمە لە گورە سەلمان بووین وەجبە کە سجنەکانیان نەهێنا جیاوازی نەبوو لە بینی من و
خزم و کەسوگارەکی کاکشێرزاد و کاکشێرزادا جیاوازی نەبوو لەگەڵ بەرزانەکانە بە یەک چاو ئێمە سێمان بوو لێ بووین ئەمجا بەرزانەکانیان هێنا بەڕاستی بۆ نوگرە سەلمان ئێمە بە بەرچاوی خۆمانەوە کەسوکارەکەمان هەمووی مرد سەگ خواردی من ماڵی پوری خۆم هەیە کەسی نەماوە یەک کوڕی دەرچوە کوڕەکەشی لە خەفە تا تووشی سەرەتان بوو ئیسا مناڵەکانی خەڵک خێری پێەکە نۆ کەسی ئەنفال ئەڵێ شمولی ناکەم بووچە یعنی چی باشە حیات خان یعنی ئێوەکو کەسوکاری ئەنفال کراوان تەنها مافەکەتان ئەوەیە کە موچەتان بدرێتە یان کۆمەڵێک مافی دیکەشتان هەیە بەڵام ئەمە سەرەتاترین مافی خۆتانەکە پێتان نەدرا ئێمە مافمان زۆرە بەسەر ئەم حکوومەتەوە ئەم حکوومەتی عێراقیشەوە کاڵێ خان بەس بچووکترین بەسیترین سەرەتایی ماف موچەیەکی 250,000 پێمان ڕنابین من لەگەڵم برای بە ڕێزم کاک شێرزادە لە پارەوە زانم دەکە ڕۆشتوینە بۆ وەزارەتی شەیدان وەزارەتی دارایی بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران بەڕاستی ئامادەیەکی وایەتیانە دڵخۆشکەرە بێ بۆ ئێمە ئێمە دا لە بەڕێز کاک سۆرانەکەین هاوکارمان بێ لە بەغا چاوساقمان بێ بەڕاستی ئەگەر سەوعدیان پیاوین ئاوڕمان لێبنەوە ئەم هەفتەیە مواجی سەرۆکی حکوومەتمان بۆرگە ئەگەر وەریان نەگیر بەڕاستی پەنابن بۆ محکەمەی فیدراڵی زۆر ئەیبە بۆ ئەم حکوومەتە ژێمە بچین داوا لە کەسێ بکەین ئێمەی کردووە بەژێر خۆڵەوە داوا لە عارە بکەین بۆ موچەیەکی سەرەتایی بۆ دایکی ئەنفالێک بۆ کوڕە ئەنفالێک بۆ کچە ئەنفالێک بۆ زیندانێکی ئەنفال کە لە گۆڕە بە کۆمەڵەکان نەجاتی بوو بێ یعنی ئێمە بە سوتفە نەجاتمان بۆ کاڵێ خان ئێمە بۆ نمونە بڵێ کاک شێرزاد تۆ چەند کەسی لەژێر خۆڵای لە نوگرە سەلمان چەند کەسی خۆم جێڵا چەندێک لە کەسوکاری خۆت من 50 نەفەرم خاڵۆ و خاڵۆزا و پور کەسم نەماوە یەک خاڵم ماوە تاقانەی ئەنفالە یعنی باشەکەوتە هەتا ئێستا هەوڵەکانتان بەجێگی خۆی نەگەشتەوەتانەوەی سەردانی حکوومەتی عێراقی بکەن حکوومەتی فیدراڵ بکەن ناچاری نەبێ پەنای بۆ بەری بەڕاستی واتە حکوومەتی هەرێمی کوردستان ئاور جددیتان لێ نایەتەوە نە وەڵڵا حتا بڵێ کەم تەرخەمە لە ئاستی ئێمە حتا بڵێ کەم تەرخەمە 8 میلیارد دینار قەناعەتکەی 4 کوڕە مەسوول بۆ 2 ساڵ قەناعەتی پێ ناکەن دەستخۆش کاک شێرزاد بڕینی موچەی کەسوکاروی شەیدان و ئەنفال کراوان چی لە دۆخ گوزەرانی ئێوە گۆڕیوە چ کاریگەریەکی لەسەر ژیانتان هەبووە زۆر کاریگەری هەیە بە حکمیەوەی خەڵکی ئەنفالکرا و زیاتر خەڵکی هەڵەبجە و گەرمیانە هەڵەبجە بۆ نمونە هەڵەبجە گەرمیان کەلار ئەمانە یعنی 250,000 داهاتێکی زۆر باشە بۆ ئەو کابراگە کرێچینێ 250,000 خۆی دووسێ مناڵ بە ئاسانی ئەژیت وەکو ئەوە نییە بڵێن لە شارەکانی وەکو سلێمانی هەولێرە بەداخەوە خەڵک شۆڕشی کرد بوو ئەوەی کەلادیەکان و شارەکان هەمووی وەکو یەکوابێت شۆڕشی نەکرد بوو ئەوە شۆڕشی نەکرد بوو ئەوە کە سلێمانی و هەولێر مەترێزەی بەبێ بە دەگەڵا بەڵام لە هەڵەبجەیە مەترێزەی بە 50,000 یعنی ماقول نییە پارێزگای وەکو پارێزگای هەڵەبجە دەکە بابخانەی تایە 12 چایخانە ئەخڕکەی ماقولەتی تایە کە هەموو شۆڕشێ لە هەڵەبجە و گەرمیانەوە کراوە بەرزان هەڵەبجە گەرمیان ئەمانە بەڵام فەرق و جیاوازی نەکرێت لە بینی هیچ کە لایەکایە ئەمە فەرق و جیاوازی زۆر کراوە یعنی ماقول نییە 6500 ڕزگاربووی ئەنفال هەیە 248 کەس موچەی بۆ کراوە ئەویش لەم چاکسازیە مایە 180 کەس 190 کەسی ئەی بۆ زیندان سیاسیەکان 5,000یان کراوە بۆ برابەرزانیەکان هەمویان کراوە 3 کەسیان نەکراوە یعنی با فەرق و جیاوازی نەکا حکومەت لە بینی ناوچەکانە هەر هەموو ئەو خەڵکە خەڵکێکی شۆڕژگێر بووە خەڵکێک نەهاتووە نەبووە ڕۆژێک لە ڕۆژان زدایەت ئێمە بکە جا بۆ پرسیارەکەی بۆ جوابی کاک سۆرانیش بۆ مەسەلە تەوافق حکومەت هێرێن بڕیاریاوە کە بچێت بۆ بەغا یعنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ئەو ڕۆژێمە لە وەزارەتی شەیدا بوو لەگەڵم خۆشکە وتی ڕەزامەندی دەربووە کە وەفدێک بڕوا بۆ بەغا بۆ مەسەلەی زیندانی سیاسی بەڵام ئایا کەی ئەڕوات وەزیری دارایی بە من ئەڵێ ئەمە دۆسیەکانی ئێوەیە هەموو دۆسیەکانی ئێوەیە ئەیان بێن بۆ بەغا بەس کەی 2 مانگی تر یعنی خەڵک ئەو ڕۆژە چۆ بۆ هەولێر لێ و چۆڵگر نێتەوە ئەو بە ئێمەڵە 2 مانگی تر ئێمە دۆسیەکان دەبین ئەڵێ حکومەت هێرێم هەتاکو 2024 هەموو میزانیەکی تەواو بۆ دیاری کراوە ناتوانێت دینارێکیان بۆ زیاکرد باشە بۆچی تا ئێستا نەتوانراوە کەیسی ئەنفال وەک وەرەقەیەکی بەهێز بەکاربهێنرێت لە بەرژەوەندی کەسوکاری ئەنفال بە تایبەتی و هەروەها دۆزی کورد بەگشت لەبەرەوەی خۆیان بەرژەوەندی تریان هەبووە کە بەرژەوەندی تری هەبێت خەڵکە لەبیر نامێنێت ئەوان بۆ پۆستێک مەنعەتیانێن نیوەی کوردستان بن بەدەستەوە بەس بۆ پۆستی یقینا با بیری بچکەن لەو خەڵک فەقیر وەژارە من حەزەکەم شتێکی کاک سۆران وتی منە چون پشتگیریم لە مەجموعە خەڵکە کرد کابرا سیمکاردێکی
هی فری پێ بوو ئەینوسی جنەی بە منەیە تێگەی بەڵام ئەم لایەنگران ئەمانەی کە ئیسا ئەچن داوای مافەکەن لە ساڵ 75 لایەنگری پارتین بەعکسیشەوە هەر هیچ جوجیریکیان بۆ نازان دەبوو کێ بەم کارە هەستایە و تا ئێستا ئەم کارە جێبەجێ نەکراوە یەکەم وەزارەتی معنی وەزارەتی شەیدانە ئەوایە بە دوواداچوونی بکردای بۆیە بچوە ئێمە لە 2021 زەختێکمان کرد ئەو 2500 نەفرە موچەی بۆ بڕێتەوە وتیان وەڵی نازام داهاتمانیە بە بیانی نەبوونی داهاتەوە الحاصل فەشەلی پێهاو ئێوە لە 2000 ئەوەی سەر لەخوا بە زیابێت نەود ئەفرۆشن نەخوا بە زیابێت لە حکوومەتی عێراقی موچەوەرەگرن یعنی بەڕاستی خەڵکێکی مستحق و داماون کابرا حەقی خۆیەتی داوای مافی خۆیەکە باشە کاک شێرزاد ئەوەی ئێستا گوزەرێ لە ئاستی ئەو نەهامەتی و قوربانیدانە گەورەیەکە کە سوکاری ئەرفال داوێتی لە پێناوی ئەجا باشە یەکێک کە گیرابێت لە نورە سەلمانە یەکێک برابێ بۆ عەرعەر برابێ بۆ سەماوە لێ زیندە بە چاڵ بکرێت ئیسەر لە بەرامبەرە 250,000 موچەی بۆ ببڕێتەوە یعنی هەر ئەگەر ڕێزمێت تەکسیە بگرە بچۆ بۆ سەماوەرە و 250,000 لێسەنێت یعنی بەجددی حکوومەت زۆر کەم تەرخەمە بەس زیاتر لە لایەنی ئەنفال و زیندانی سیاسیەوە کەم تەرخەمە ئەینا لە لایەنی ناوەڵا لایەنیتکەوە بەر کەم تەرخەم نییە بەسێکم لە دۆخی هەڵەبجە پۆ بکە هەڵەبجە پاژە هەموو قوربانیدانە ئێستا گوزەرانی چۆنە بەگشتی وەڵی خەڵکی هەڵەبجە وەکو وتێلی لاتوە وەکو وتێلێکی لاتوە لەبەرەوەی نە ئیشێکی تایە نە کارێکی تایە وەکو بۆ پێم وتی 20 مەطعەمی تایە 20 کەبابخانە ئەخۆ پارێزگایەکە 20 کەبابخانە و 20 چایخانەی تایە ئەترە بێ بژێوی ژیانی خەڵک لەکوێ بێت ئەبێ خەڵک کار و کەسابەتی لە چیوە دەستکەوێت ئێوە هەوڵەکان تاوەکو نوێنەری ڕزگاربووانی کە سوکاری ئەنفالکراون چیتان کردووە؟ والله ئێمە زۆر جا لەگەڵەوە خوشکایە چوونێتە هەولێر ئەنجومەنی وەزیران وەزارەتی شەیدان وەزارەتی دارایی یعنی تەنانەت ڕۆژی وا بۆ 20 ڕۆژانە 12 تەلەفۆنەرەکەین یعنی هەر بە تەلەفۆنی ئاگاداریانەکەینەوە بەڵام حکوومەت هێرێم نازانم لە بەرامبەر ڕزگاربووی ئەنفال و زیندانی سیاسی و ئەمانە کەڕ زۆر سەیرە یعنی وەکو بۆم باس کردی پێش چاکسازیەکە هەر زیندانێکی سیاسی بۆ هەیە بوو کوڕێکی لە جامعی ئەهلی بخوێنێت دەرماڵەکەی بۆ سەرفکە لە کاتی چاکسازی تایسا ئەوەشی بڕیوە نەخۆشی بڕیوە هەموو شتێکی بڕیوە ئەوەی کە موچەی نەبێ هیچ تێشمونی ناکات دەستخۆش حیات خان ئەگەر وەڵامێکی جددیتان نێنەوە مەدڵ خۆشکەر نەبێ چه هەڵوێستێکتان نەبێت؟ وەڵی هەڵوێستمانە بێ بەڕاستی ئەو من یەکەم جاری شەم نییە زۆر جار پێشم ساڵانەکە بەم دەودەواناڵ زۆر جار پێم وتونە هەڵوێستمانە بێ بەڕاستی هەڵوێستێکمانە بێ وایان لێ بکەین ئەبێ لە نەکردنەکەی پەشیمان بنەوە ئێمە هەر ئێمە نین بەڕاستی ئێمە 5,000 کەسمان دۆسیەکانمان پشتڕاست کراوەوە 14,000 کەسمان پشتڕاست نەکراوەتەوە کە سوکاری ئەنفال ئەم 14,000 ئەم پێنجە خەسەرێک ئێمە چینە 200,000 دەنگ دەر بەڕاستی لکێ لە زیتی ئەم حکوومەتە بێ ئەگەر ئیشمان بۆ نەگەونێتە سەرخەت ئێمە دەنگ بۆ کەسایی بێ ئەوەی کە بە نابەرین بۆ بەغا هەنای بۆ بین بۆ محکەمەی ئیتیحادی لەبەرەوەی لیوانە داوا لەسەر حکوومەتی هەرێم لە سەرۆکی هەرێمەوە داوای لەسەر قەی دەکەم هەتاکو وەزارەتی شەیدان هەتا مدیر عامەکان بەڕاستی تر لە توانامانە نەما کاڵی خان باش هیچ هەواڵێ هیچ دەنگۆیە هیچ قسەیەکی دڵخۆشکەر مزگەێنێکتان پێنێ بۆ کە سوکاری شەیدان نەبەخوا زۆر نائومێدین بەڕاستی پێرێ لە هەولێر بوون 400 نەفەر هاتووە لەسەر حساب و گیرفانی خۆی هیوا بۆ پاری قەرز کردو کرێسیارەیەوە چوینەتە حوشەی وەزارەت لەوێ وەزارەت کاک عەبدوڵڵا بە حسابی خۆی تر هەموو شتێک ناتانەوێ موچەتان بۆ بکەم وچی و ئەمانە ئەبێ ئەم هەفتەیە جوابمان بنەوە ئەو 3 ڕۆژ جوابیان نایێنێتەوە ئێمەش تا پێنجشەمە وەستینیان دوای هەڵوێستی کە وەرەگری باش حیات خان دوو خۆ گوزەرانی کە سوکاری ئەنفالکراوان لە گەرمیان چۆنە باسێکم لەوان بۆ بکە چۆن نەگوزارێنە سوکاری ئەنفالکراوان ئەبێت چۆن بێت کە سوکاری ئەنفالکراو من کەس و کارم هەمووی لە ژێر خۆڵا بێت تاکەتاکەی خەڵک دەرچوو بێت 250 دیناری تەبعی پێ نەبێت بەدڵی خۆی بیا بەدەست مناڵەکەی وە شتێکی بێ بکڕێ یعنی ئێمە لە 180مان موچەی نییە لە 100 ئەگەر 20 موچەی هەبێ بە بیانی و یاسا سەقەتەکانیان و دەور و نازانم ئەمە واریسی پلەیەک نییە و ئەمە واریسی چییە و موچەی نادرێتێ بەس ئەم 250,000 خۆ ئەوە نیە کە بڵێ ژیانێگاتە کەشکەلانی فەلەگۆک و کوڕەکانی ئەوان و کچەکانی ئەوان هەر ئەوەیە تۆزێکە ها لە ئازارەکانی کەمەکاتەوە هەستکا پێی بژی بەڕاستی
کە سوکاری ئەنفال کراوان 38 ساڵە ئێمە زامانەکولێنەوە 38 ساڵە ئەم حکوومەتە بەڕاستی من لە 2006 کابراایەکی سووری هاتبوو بۆ ماڵمان بیری بۆ هەڵەکەندم وتی حیات خان ئەنفال چی بۆ کراوە لێرە وتم وەڵا هیچ موچەیەکی 200,000مان هەیە وتی لە 94ەوە پارتی و یەکێتی لە سووریا مەکتەبیان داناوە کۆمەک و دارایی کۆکەنەوە بۆ کە سوکاری ئەنفال لە 93-94ەوە وتی چۆن ئێستا بڵێ دەستگای بەخشین بۆ نمونە وتی لەو سووریایە بە مانگانە وتی زەلامی وا هەیە بە 100 دەفتەری خاتەوە حساباتەوە بۆ کە سوکاری ئەنفال و هەڵەبجە باشە حیات خان ساڵانە ئێمە هەموو شتێک ئەزانین بەڕاستی کاڵێ خان باش ساڵانە یاد دەکرێتەوە یادی ئەنفال یادی کیمیابارانی هەڵەبجە ڕاستە ئەمانەش گرنگن بۆی بینینەوەکانی ئایندەی بخێنەوە بەڵام ئەمانە بەسن بۆ ئەوەی ساڕێژی برینەکانی ئێوەکەی ئەو پێویستان بەشتی دیکێ پێویستان لە جیاتیەوە بچێ هەڵەبجە زامی هەڵەبجە بکولێنێتەوە بڵێ ئەم شەو گریانم چێنێ گۆرانیان بۆ لیا با بڕە پرۆژەیەکی خزمەت گوزاریان بۆ بکە سنتەرێکی گەنجان بکاتەوە گەنجەکانیان بۆ تاعینکە لە جیاتیەوە بێ لای منە لە گەرمیانە لەسەر گۆڕەکان خۆیان بادن با کە سوکاریان فالکراوان و نوێنەرەکان بانکەن ئەدەی بزانە چی پێویستیەکتانە دەیت کە سوکاریان فال چی مەعاناتێکتان هەیە ئەچینە بەر دەرگاکان دەرگامان لێ ناکەنەوە بەڕاستی ئەوە بەس بۆ خۆ دەرخستنە هیچی تر دەستخۆش و حیات محەممەد قازی ڕزگار بۆ ئەنفال لە گەرمیان هەروها کاک شەرزاد ستا ڕزگار بۆ ئەنفال لە هەڵەبجە هەروەها بە پەیوەندیێکی تەلەفۆنی کاک سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵمان بوو ڕاڵە ئەمڕۆ پێشکەشکردن خواتان لەگەڵ